بەهۆی سەخاوەتمەندی خێرخوازان و مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان ڕێکخراوی هاواری خێرخوازی هاوکاریەکانی چڕ کردووەتەوە و تەنیا لە یەک ڕۆژدا 57 ملیۆن و 280 هەزار دیناری بەسەر هەژاراندا دابەش کردووە. تەنیا لە 12 ئەم مانگەدا ڕێکخراوی هاوار لە سلێمانی و قەزاکانی چەمچەماڵ و سەی سادق و شارەزور موچە و پێداویستی جەژن و شیرینی بەسەر 350 خێزاندا دابەش کرد. هاواری خێرخوازی بە بڕی 100 بۆ 200 هەزار دینار موچە و پێداویستی جەژنی بەسەر 132 منداڵی بێباوک لە ناوەندی شاری سلێمانی دابەش کرد. فەرقمان نەکردووە لە بینی هیچ کەسێکە، ئەم ماڵە ئینتیمای حیزبیان چییە چ داینەکە ئێمەوە مادێک نەداوەتەوە، بەڵام تەنها ئێمە پۆلێنێکمان کردووە مناڵێک بۆ نمونە ئەگەر خانووی خۆیان هەیە باوکیان وەفاتی بووە موچەیەکی باشی بۆ بەجێهێشت بێتن ئەوە ئەیخێنە ئەخیرەوە موچەی بۆ ئەەکەین، بەڵام ئەوانەی کە درامەتیان باش نییە بڵێن هیچ موچەیەکیان نییە خانووی خۆیان نییە کەس نییە بژێوی ژیانێن بۆ دابینکە بەڕاستی ئێمە ئەوانە ئەخێنە پێشەوە و حەقی خۆی شێتی کەوانە گرنگیان پێ بدرێت. ڕێکخراوەکە هاوکات لە ناحی تەکیەی سەر بە قەزای چەپچەماڵ هاوکاری بەخشیە 100 منداڵی بێباوک. سوودمەندبووانیش سوپاسی خێرخوازان و ڕێکخراوەکە دەکەن. بەڕاستی ئەو دەستێکی ئەمینن لەم شوێنانە هەموو کات ئەو شتانی کە گەشتۆتە دەستان بە ئێمەتان گەیاندۆ بە ئامانەتەوە. هیواداری خێرخوازان دەستا ئەمینەکان لەبیر نەکەن، ئێمەش چاومان لەوەیە کە ئێوە هاوکارمان بن. لێرە دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازان کە بەردەوام هاوکاری ئێمن لەم مانگە پیرۆزەیە کە نزیک دەبینەوە لە جەژن. بەڕاستی خێرخوازان هاوکارمانن بەوەی کە هاوکار من بەوەی کە جلی جەژن بێ یاخود سەبەتی خۆراک بێیان موچە بێ بەردەوام بەدەممانەوە دێن. ئینشاءالله ئەم بەدەمەوە هاتنەی ئەوان هەنگاوێکە بەوەی کەوان لە بەهەشدا ئینشاءالله لەگەڵ پێغەمبەری خۆیان بن صلی الله عليه وسلم. ڕێکخراوەکە لە شارەزور و سەی سادقیش موچەی بەسەر زیاتر لە 100 منداڵی بێباوک دابەش کرد. دەشڵێن تا دەستگیرۆیی خێرخوازان بەردەوام بێت خزمەتەکانی ئەوانیش درێژەی دەبێت. کە ئەم منداڵانەی کە لەم ڕێکخراون لەم شوێنانەی عەرزم کردن کە هاوکاری وەرەگرن هەمی هی ئەو خواپێداوانەیە کە خوای گەورە ماڵی پێداون لە زەکاتی ماڵەکانیان لە سەدەقە و خێری ماڵەکانیان هاوکاری ئێمە ئەکەن. ئێمەش لە فەزڵی خوا بە پشتیوانی خوا دەیگەێنی نەدەستی ئەو مناڵە بێباوک و ئەو مناڵە نازدارانە و پاشان لێرەوە دوعای خێریان بۆ ئەکەین و داوای هاوکاری و یارمەتی زیاتریان لێ یەکەین. ئەمە ئەو دایکەیە کەوا هاوسەری لەدەستدا و مناڵی بێباوکی پەروەردە. ڕێکخراوی هاوار ڕێکخراوێکی خێرخوازیە کە لە ساڵی 2012 دامەزراوە و کار لەسەر هاوکاریکردن و دەستگیرۆییکردنی منداڵانی بێباوک و پەروەردەکردنیان دەکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.